گردبوونەوەی جەماوەری چین و توێژە جیاوازەکان لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانی و قەڵاتزێ بۆ پاڵپشتی و هاوسۆزی دەربڕین بۆ کوردانی ڕۆژئاوا و دژی ئەو گەلە کۆمەکەیە و زوڵمەی لێیان دەکرێت بەڕێوە چوو. پامی سەرشی ئێمە پشتیوانیە بۆ ڕۆژاوا بۆ کوردانی ڕۆژاوا کە لەبەردەم کۆمەڵکوژێکی گەورەدان و لەبەردەم گەلە کۆمیەکەشی گەورەی ئیقلیمی و نێودەوڵەتیدان بۆیە ئێمە لێرە وەک کورد ئەمڕۆ ڕۆژی یەکریزی گەلی کوردە ئەمڕۆ ڕۆژی وەلانانی جیاوازیەکانە و ئەمڕۆ پێویستە لەو پەڕی ئیسلامی بۆ ئەو پەڕی عیلمانی لەو پەڕی چە بۆ ئەو پەڕی ڕاست هەمومان بێکەوە پشتیوانی یەکتر بین. کورد هەتا پشتیوانی یەکتر نەبێ و هەتاکو یەکریزی ڕانەگەیەنێ پشت بەخۆی نەبەستێ ناتوانێت سەرکەی ئەو بۆمان دەرکەوت وڵاتانی هاوپەیمان و وڵاتانی ڕۆژئاوا پشتیوانی گەلی کورد نین. چین و توێژە جیاوازەکانی دەڤەری ڕاپەڕین داوا دەکەن هێزە سیاسیەکان هەڵوێستی جدیان هەبێت بەیەک دەنگ و ڕەنگ پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا بکەن. بەڵێ بەداخەواوەی لە ئێستا دەبیندرێ گەلە کۆمەیەشی نێودەوڵەتی و هەرێمیە بەرامبەر بە میلەتی کورد بەرامبەر بە نەتەوەی کورد جەنگەکە جەنگی نەتەوەیە پەیوەندی بە هیچ جەنگێشترەوە نیە. ئەمڕۆ ڕۆژی ڕابوونی میلەتی کوردە بەڕاستی ڕۆژی کۆدەنجی و دەستخستە ناودەستی یەکە ڕۆژی وەلانانی گشت ناکۆچیەکانە ڕۆژی ئەوەیە هەمومان یەک بگرین ڕۆژی ئەوەیە دەسەڵاتدارانی کوردیش بە خۆیان دابچنەوە باشتر لە جاران بەڵێ دەستبار بۆ میلەتی خۆیان بگرن ڕۆژی ئاشتەوایی میلەتی کووردە ڕۆژی وەلانانی گشت ناکۆچیەکان و دەستناودەستی یەکە ئەمڕۆ خەتەر لەسەر ڕۆژئاوابی بەیانی بە تاکید لەسەر باشوورە لەسەر کۆی پارچەکانە لەسەر گشتنەتەوەی کووردە بۆیە ئەم ئیسلامە هانی ئێمەی داوە کە ئێمە بەردەوام دژی ستەمبی ئەو ستەمکارە هەر کەسێکە ئێمە دژی ستەم و ستەمکارانین و پشتیوانی ستەم لێکراو دەکەین ئەگەر هەر کەسێک بێت بە تایبەتی ئێسا کە برایانمان لە ڕۆژئاوای و کوردانی ڕۆژئاوای و خاکمان داگیر دەکرێت بۆیە ئێمە ئاین ئیسلام فێرمان دەکا و هەنمان دەدا کە پشتیوانیان بکەین و لە پشتیان هێرش و پەلاماری سەر کوردانی ڕۆژئاوا نیگەرانی بەرفراوانی چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستانی لێ کەوتووەتەوە و بووەتە جێی ناڕەزایەتی و پێکهێنانی کۆدەنگی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.